غیر کردستان 24 الباشور کردستان افدامه باش اکستراتیت پیشکش کردن. هاتنا زاروکاش بوی سردنیای وش دایبونا زاروکی نی چکج بد چکر بد کیف خوشی که گلک زده بوی دل دیکو بابان جنو میران طیبتش اگر زاروکی وانای یکی بد رزقه که برفره و خوشی گر خود مینه کیف خوشی که مازنه هل گرتنا ناوه بابیه دل خوشی دیکیه جبوی و مالباتجی فیقی ناف ماله هر شروجش دایبیناوی دی هدی حتی تتمازن کردن و برهمی تتدیتن کو کسک جیانه که دا کسکی نی جیانه کنی دا و برهمه کنی پیشکش کرد. ولی پاتو چود بیجی اف کسانی اتروجش دایگ بیناوی دا شینا خوشی که پیدا بکت هر دقیقه یکم دا کارساتک چی بد جگ جدا کرنا زارو کاب طیبتی جی کو زارو که ماله که بد بو ماله کادیب چد و زارو که ای ماله جی بو ای ماله چد اوش تمام زوزو هال فیلم کان بینی معنا فیلمی هندی آنا دوای اوی 80 من داله کده بتا 20 سال و 30 سال آنا و كرة كم زور بداوي لي بردنا وقتو كري إيماني لا نخوش خانة غلط ما نكردو ودبي فحصي دي ان اي كي مزانين اتو من دالي شهان مالي دبي تسكار ساتك بي هذا اوينا كوتشروكا كهوصات انت بيرامر طيبات جين فيلمين هندي دو زارو كنت ناف شيشة كده هو صحت يا بلاف كرن سوشال ميديا دو من دال لنا يك شوشة يتر دایکو بابی منداڵی لای ڕاست نازانن ئایا ئەو منداڵی خویانە یان هی لای چەپی خویانە ئەو ماڵی دیکەش کە دایکو بابینە دیسە نازانن ئایا ئەوەی لای چەپ منداڵی ئەوانە یان هی لای ڕاست یاڵا دەبی فەحسی دی ئێن ئەی بکرێ و بزانین چی هەن منداڵی ئەوانە لەناو سوشال میدیا دەنجی دایتەوە دەبی وەزعی هەردوو بنەماڵەکە چۆن بێت لەو کاتەدا چۆن غەڵەتی وا بکرێت لە نەخۆشخانە ئەوە تایبەتیش نەخۆشخانەیەکە هەولێرێ چێ بیە کە هۆ سەد نەوە سوشال میدیای خەڵکی بڵاو کردە چۆن غەڵەتێکی وا دەکرێت لە دەقەی یەکەمی دایبوونی منداڵەکان ئیتر غەڵەت بکرێ هەردووک نەوە شیشەکێدا بێنەدانن و کەس نزانێت کە کیشکە زارۆکێوان شیناک و دلێوانە گەلک بێتە خۆشکردن تووشی خەفەتێکی زۆر گەورە بن لە منداڵی خویانەوە بەڵام ئەمەیان گوتان ڕاستکەمەوە نەخۆشخانەی ڕاپەڕینی منداڵان دوای ئەوەی کە ئەم هەواڵە بڵاوبوویتەوە خەڵکێکی زۆریش بڵاو کردەوە و کارەساتێکی گەورە لە هەولێر ڕوویداوە دوو منداڵ لە ناو یەک شوشەدا چۆن شتی وا دەبێت تر چێ بزانیت چی هەر منداڵی خۆیت یان هەر چۆن دەکرێت لە ڕووی تەندروستیەوە دوو منداڵ لە ناو یەک شوشەدا دابنێت کە تازە لە دایک بوونە دەبی تەندروستی ئەوان زۆر زۆر هەستیارە زۆر ئاگیان لێبی لە ناو نەخۆشخانەی منداڵ بوو وەکی ئەو بابەتە بڵاوبی نەخۆشخانەی ڕاپەڕینەوە منداڵان هەولێرێ ئیتر بەیانامەیەکیان بڵاو کردەوە کە گوتیان کاکە ئەمەیان ڕاست نییە ئەمە ڕاستەکەی ئەو وێنەی دانراوە هی دوو منداڵی جمکن ئەف زارۆکێت هەنێ جمکن ئەوە یەکەمیان کە کەس و کاری نەخۆشەکە خۆیان داوایان کردووە لە ناو یەک ئامێر دابنرێت بۆ هەوکاری ئەوەی تا دایکیان بتوانێت لە هەمان کات چاودێری هەردووکیان بکات ئەوە شیشەیە چاودێری ئەو زارۆکە تایبەتیژی ئامێرێکی تایبەتی زەرکا بچیکانە وەختی تازەش دایکبن خودی تەندروستی هەمی زارۆکێش دایکبووی تایبەتیژی باش کرد خودی دیرکەش هەمی نەخۆشە و پشتیش دایکبین جمکن خودی تەمەنی وانە درێژ کرد نازانین ئایا هەردووکیان کوڕن هەردووکیان کچن کچ و کوڕن نازانین بەڵام بە هەر شێوەیەک خودی تەمەنی وانە درێژ کە سەحەتەوەنە باش بێت بە خۆیان داوایان کردووە کاکە چونکە لودێکی زۆریش لەسەر ئامێری زەردووی منداڵانیشە لەو نەخۆشخانەیە ژمارەیەکی دیاریکراوی ئەو ئامێرانە هەیە و ژمارەیەکی زۆریش بە خۆشحاڵیەوە ڕۆژانە لە دایک دەبن بە ناچاریەوە خێزانەکەش گوتیان کاکەم هەردوو منداڵمان لە ناو یەک شوشەدانرێن خۆشحاڵی بە هەموو وەکی تو بێژی ژیانەوانە کوژزەکەی دایکە خۆتی نەدەرێ و هەر دەستپێکیژیت نەوەێ دنیاێدا و سەرعەردی ئەو پێک ببینێت یەک شیشەدا ئیشڵا حتا دومەهیکە تەمەنیوانە هەر و سەڵ پێک ببن بەڵام لێرە دیارە پشتیان لە یەکدی کردی خۆ بەس عاجز نەبن ئەوە مهمەکەیە ڕسمەکە لێرە باش دیار نییە بەڵام لە سوشال میدیا زۆر دەنجدایەوە هۆستا خەلکی تایبەتیژی کارهێنەریان سوشال میدیای کۆمنتێت وانە هەبین من لە کوێ تووشی ئەم حاڵەتە بووم ئەو باسی خۆی دەکە کە لە کوێ تووشی ئەم حاڵەتە بووە دوو منداڵیان بە یەکەوە لە ناو یەک شوشەدا نەبوو لەبەر زەردووی ئەوەش بە هەمان شێوەی کە ئامێرەکان کە من و منداڵەکانی زۆرن خودی تەمەنی هەمیەوە درێژ کە دیری هەمی نەخۆشیەوە بن ئاڵان دەڵێ وڵاهی کارەساتە لەم شتانە ئیهمالی بکرێت چونکە هەندێک کاڵە هەیە ژیانی دەیان کەس تێک دەدات حەقوایە لەم بابەتانە ئیهمالی نەکرێت کاک ئاڵان ئیهمالی نەبیە داوتە بزانی و بابەت نەپوی ئەوەی ئەوێر سوشال میدیا هاتیە بڵاوکردن ئاگاتان لێبێ هەر شتێک لە سوشال میدیا بڵاوکرایەوە بە دوو نەڕۆن یعنی وەچی ئەوە بڵاوکرێتەوە هەندێک سێرش بکەم بزانن ئەسلی بابەتەکە چوونە ئەو جا بڕیار بدەن یعنی ئیتر تایبەتیشی خەڵک و سەزانیەک و کارەساتێک چێ بیاز بۆتم
کۆمنتێ زێرەتر هەبینەس نزانم یادی هاتیە نەهاتیە تا هەر ئەوەندە بووە دیارە هەر ئەوەیەکی بە تایبەتیژی هیڤیاوێکی ئەو پرزگەرێکال نەخۆشخانەیە تایبەتیژی ڕاپەڕینە هەولێری منداڵان کە ئەوانیش ئاماژیان پێ کردووە لە سوشیال میدیا کە ئامێرەکان کە من بەهیوای ئەوەی ئەو پرزگرێکەش چارەسەر بکرێت ئامێرەکان زۆرتر بوون بۆ ئەوەی حاڵەتی وە هەتا ئەگەر خێزانەکانیش یعنی دایک و بابێ زارۆکەژی داخواستکردنەوە یەک ئامێردانن هەرێکل ئامێرێکی جدا بدانێت داکو تەندروستیاوانە باشتر بێت و دیری هەمی نەخۆشیە بن ئەوەی کە باسکراوە لە سوشیال میدیا وەکو فیلمێکی هیندیە بەڵام وانە بووە بچینە بابەتێکی دی تایبەتیژی هەر گرێدەش دایبوونێ بەڵام ئەمەیان زۆر جیاوازتر منداڵێکی گچکەیە ماشڵە لە چاوی ڕادیارە ئەوە ژاپۆنی و کووری و یابانی و چاینێ و ئەوانێ ها لە چاوی ماشڵە چاویان زۆر جوانە گچ بکەیە بڕیارێکی زۆر تایبەترا لە ژاپۆن پارەیەکی خەیاڵیش سەرف دەکرێت لە بوو چێ لە بوو یەک مەبەست ها ڕۆژانە هەتا بە سینگڵەکان دەگوترێ مەسەن حتا دایک و بابێت مژیگە لە زۆرە گوتیان کوڕم باژنێک کرد بۆ بینی منداڵت ببی هەر بە گەنجی منداڵی خۆت ببینی ناوت هەڵبگیرێ ئیتر پێکەوە گەورە بن و ئەوانە هەتا ئاخیری ئەو قسەیە بە تایبەت لە ناو کوردەواری نییە بەڵکو لە دنیا هەمووی وایە منداڵ بینن بۆ ئەوەی ناوتان بمینی بۆ ئەوەی نفشێوە و بناماڵەوە و نۆڤێوە حتای بمینێت نەبتنێ بۆ خێزانەکە دو نەفەری ژنەک و مێرە بەلکو بۆ وڵاتێکی وەکی ژاپۆنێ 25 ملیار دولار تێنە تەرخانکردن ئەڤروپێوە یعنی میزانیەکی تایبەتە لە بۆ یەک بابەت کە هانی گەنجان بدرێت یەکەم جار هاوسەرگیری بکەن دووەمیش کە لە هاوسەرگیریە کە گرنگتر و مهمتر و پیرۆزترە هێنانی منداڵە نەک تەنها بوو ئەوەی ناوی دوو کەسەکە کە ژن و مێردە ژاپۆنیەکەم بەڵکو بوو ئەوەی ژاپۆنیش لە کارەساتێکی گەورە ڕزگار بکرێت ئەویش لە ناوچوونی ژاپۆنە ژاپۆن وڵاتێکی ئەوەندە گەورە ئەم ئارتستێکی بۆش بتان بژن ئۆ یابانیە دەرەجەیەکە چۆن لە شتێکی وا دەترسێن ژمارەوان و گەلە زۆرە بەڵام لەم ئاخیرانە ئەوان تەماشایان کردووە گەنج کەم هاوسەرگیری دەکەن منداڵ کەم لە دایک دەبن ڕێژەی لە دایکبوون زۆر کەمترە لە ساڵانی پێشتر دەستی کاری گەنج زۆر لە ناو بازاڕدا کەمە هەستیان بە مەترسیەکی زۆر گەورە کردووە کە ئەویش نەمانی نەوەی نوێ ژاپۆنیە ژاپۆن ئیتر لەمە و دوا خەڵکی ژاپۆنی لێ نەمێنێ خەڵکی دیکە بێتە ناو ئەو وڵاتە هەستانە 25 ملیار دلار تەرخانیان کردووە بۆ ئەوەی هانی گەنجان بدەن ئەمە دەبچینە تایبەتیژی ئاخفتنەوە سەرەکەیەوە بەرپرسنی وڵاتی ئەوەتە کێشیدا فیۆمیۆ ناویان زۆر ئەنتیکەیە ماشڵڵا وەکو خۆیان کێشیدا فیۆمیۆ سەرۆک وەزیرانی ژاپۆن چ دەڵێ بڕیارماندا 3.5 تریلیۆن ئەگەر وەچی ئەوان بخینین بڕیارماندا 3.5 تریلیۆن یەن یعنی 25 ملیار دلار پارەیەکی زۆرە تەرخان بکەین بۆ ئەوەی هانی گەنجان بدەین هاوسەرگیری بکەن و منداڵ بخەنەوە یعنی زارۆکا بینن دا ژاپۆنش ناف نەچێت چونکە ژمارەی دانیشتوان ساڵ لە دوای ساڵ کەم دەبێتەوە طبعاً ئەف پارەی هاتیە دانا ژیتنەوە سوشیال میدیایدا دەنگ وەدا بەڵام پرۆژەکە دەنگدانەوەی زیاتر بووە ژاپۆن لە خۆی دەترسێ ناوەکەی نەمینێ لە ناو دنیا ژاپۆن هەرچێکە تازەش باسم کرد هەر شتێکی باش دەڵێن ئەوەی یابانیە دەرەزیەکە چۆن لە خۆیانەوە دەترسێن ئیتر دوای ئەوەی ئەو یاسە یان ئەو میزانیە تایبەتیاندانەوە زۆر شت لە خۆ دەگرێت یەکەم جار هاوکاریکردنی ئەو گەنجانەی کە بە تەمانە ژن بینن دووەم شت ئەو باوکانەی کە بە تەمانە ژن بینن دوای ئەوەی کە بڕیار دەدەن منداڵیان بی ها لە ئیشن زۆر حەزیان لە ئیش ئەوانە کارە ساتن لە بۆ ئیشکردن وەکو هەموو خەڵک دەزانن دنیا هەموو باسی ئیشکردنی ژاپۆنیەکانە دەڵێ ئیجازەمان نییە بۆ ئەوەی منداڵەکانمان بەخێ بکەین ئەو ئیشەی کەلی یان ئەو شوێن ئەو کارگەی کەلی ئیش دەکەین ئیجازەمان نادەنێ پشومان نادەنێ بۆ ئەوەی منداڵەکانمان بەخێ بکەین ناتوانین منداڵیش بەخێ بکەین و ئیشیش بکەین حکوومەتی وتی کاکە هیچ خەمت نەبی پشوشت دەدەینێ پارەی خۆشت وەردەگریە ئەو پارەی کە لە کاتی ئیش وەردەگریە نەکەمتر نەزیاتر بەس منداڵتان بەخێ بکەن بەزنەوەی نوێمان بۆ بینن کاکە هەموو شتێک پیر بووە لە ناو ژاپۆن دەستی کاری پیر لە ناو ژاپۆن هەیە گەنج نەماون خەڵک لە ژن هینان دەترسێن
ئەوان ئێستا درک بەوە دەکەن فەشەلیان هێناوە و دام بە هەڵەی خۆیان دەکەن و ڕاستی دەکەنەوە. مەسەلە چیە بێژم نزانم هەمی شتێکیوانە ڕۆز بێ بتنێ زەواج ئەو ناوبینەوە نەدەوە کیم بیا تایبەتیژی ئینانە زۆر و کۆش بەرەندی ئەو خەلەتێکە مۆزن هەشتکەی ڕۆز واتکن زەواج بکەن کاکە منداڵ بێنن بۆ ئەوەی کوردستان کورد زیاتر بێت. نەورۆز دەڵێ پێشتر لێرەش لە هێویدار ئەحمەد پەرلەمانتاری کوردستان داوای پلانێکی کرد بوو زیادکردنی ژمارە دانیشتوان کەچی ڕخنەیان لێ گیرە ئەها بە بیرتانە هێویدار ئەحمەد لە پەرلەمانیش داوای شتێکی وای کرد کە نەوەی کورد زیاد بکرێ منداڵ زیاتر بکرێ ژن و مێر هەوڵ بدەن منداڵی زیاتر بینن بەڵام ڕخنەیان لێگرت هەندێک شەفشیان پێداهات بەس بەجددی هینانی منداڵ زۆر زۆر باشە ئەم زیادکردنینەوە جوان زۆرم هەرێکژی کەیفەخوا بەس یا شوێ گرنگتە پرۆستیشی پەروەردەکردنی منداڵە ڕێکەوت دەڵێ هەر ئەوەی یابانە بوو منداڵی زۆری قەدەغە کردبوو یاسای زۆر تند و قورسیشی دانابوو ساڵانی پێشتر وا بوو بەڵام ئێستا دەڵێن کاکە ئەمە غەڵەتمان کرد ئەوەی ڕووی باچاومان لە ئێستا و داهاتوو بێ فەرهادی دەڵێ ئەگەر ئێمەش ئاگادار نەبین و بە هۆش خۆمان نەینەوە دەبێت دواتر بۆ جێی وەکو یابان دابین بکەین چونکە لای خۆشمان خەریکە شیرازەی خێزان تێک دەچێت بجامارێک دەشتا خو دەست پێ بکرد تایبەتی جاوێ ژنومێر ئەکە یەک دو زۆرکە بم لە ئەیکە دیژی بینن خیر و بەرەکەتە ڕستژی ناترسن هەر زۆرکێکێتێت خودێ ڕستەوێت دیالوێتینت ڕێبێن دەڵێ لە ژاپۆن قەیرانی هاوسەرگیری و وەچەخستنەوەیە بوویە ناحەقیان نییە بە خۆیاندا بچنەوە ئاوا بێت چەند ساڵێکی دیکە هێندەی خەتەریان لێ دێت ژمارەی قەتەر لە چاو دانیشتوانێن ژاپۆن هەر زۆر کەمە بۆیە قەتەر وەکو نمونەی هینەوە هەر ئەوەی بت زۆرک نعمەتە خودێنە جا چ کچ بت چ کوڕ بت یا گرنگ پەروەردەکردنەوەنە و گەلک وهاش تەندروستیەوەن هەبێت خودی زۆرکت هەمیە پارێزت ژاپۆنی پسێکی دیر کردین بچینە سیخۆڕێکی تایبەت سیخۆڕێکی ناوازە بە جلوبەرگێکی تایبەت وەکو باسی سیخۆر دەکرێ وازانی باسی جێمز بۆند و فلیمە ئینگلیزیەکان و کچێکی شیپۆش و جوان و ڕێک و باریک و ئەوە نە ئەی ماشەڵڵا ئەگەر ئەو تێکستەی لەسەر نەبایە ئەوە سیخۆرە تایبەتەکەی رووسیا دولفین هەفەڵ و میر هەمۆش نزیک بە سیخۆڕی بینن ئەوە نە فیلمی هندی ئەس بەحەزکەم هە بەجددی ئەو دولفینە ئەو نەهەنگە سپیە سیخۆڕێکی زۆر تایبەت و ناوازەیە لە ساڵی 2019 و باز دەکرێت دیسان نوێ بوویتەوە ئەم ڤیدیۆ ببینی کۆبزانی ئەمەیانە ئەمە چۆن سیخۆڕی دەکرێت ئەم دولفینەوە جوانە دەنگێکی زۆر ئەنتیکەی هەیە زۆر تێکەڵە لەگەڵ مرۆڤەکان مرۆڤ زۆر حەزیلەیەکە لە ناو ئادا دەیبینێ زۆر لێ نزیک دەبتەوە لە 2019 هەمان دولفین لە 2019 وەکو باسم کرد لە بەراوەکانی ئاوی نێودوڵەتی بەتایبەت ئەو وڵاتانی کە لە بەرامبەر رووسیا و دژاتیکردنێکی زۆر بەتایبەت دوای ئیتر شەڕی ئوکرانیا و رووسیا ئەو دولفینە دیسان دەرکەوتەوە لە کەنارەکانی نەرویج ئیتر ئەو کاتە بەتایبەت دەنجی دابووەوە کە ماسیگرێک نێچیروانێکی ماسیە کوڤیا بۆ ماسیا بگرێت نیشکەکێڤە ئەو وی دلفینیت بینێت وە تیڤی دلفینیت بینێت یەکسەر پەیوەندی بە هێزەکانی دەریاوانی سوید دەکە ئەوە تا ئەف دلفینە وەکی تێتە بەحەسکردن بۆچی سویدی هاتیە دیتن بە تایبەت شەڕی رووسیا لەگەڵ ئوکرانیا ئەوە کەوتە ناو ساڵی دووەم مەبەستی رووسیا چییە دیسان جارێکی دیکە ئەم سیخۆڕەی بەکاری هێناوە ئەوە تا ئەم سیخۆڕە زۆر جوانە ڕەنگە ئەمەش ببینین هیچ فکرینێ دەکەینەوە کە سیخۆڕە بەڵام قایشێکی تایبەتی لێ بەسرا بوو یەک دنیا ئامێری زۆر تایبەتی سیخۆڕی و کامێرەی چاودێریکردنی کەنار ئاوەکان و ئەو ناوچەی کە تێدا دەژیویان هاتوچی دەکا ڕەنگە هەتا بەکاریش دەهێنێ بۆ ئەوەی بچێتە شوێنێکی دیکە ئەوانە هەمووی پێوە بووە کامێرای چاودێری ئامێری زۆر تایبەتی سیخۆڕی یعنی هەر وڵاتێک تایبەتیژی یە پێشکەفتی بە هەوڵدت ژئالیە چەکداری و خۆپڕچەکردنێوە خۆ پێش بێخت بە هەر ئاوایەک بی بجا چ سیخۆڕێت مرۆڤ بن کوڕ بن کرد بن زڵام بن دیۆنەوەر بن بەرینگی حتا کوتر ژاتینە بکۆڕنی بوو مەسەلەی سیخۆڕی بە گاردن دەڵێ لە تویتەر دولفینی بیلوگا پێشتریش هەتا ناوی هەڤەڵ و میرژی بووە
کە بە دولفینە سیخوڕەکەی رووسیا ناوزەت دەکرێت لە کەنارەکانی سوید دەرکەوتەوە لە کاتێکدا 4 ساڵ لەمەوبەر لە نەرویج لەسەر ئەم دولفینە هۆشداری درابووە. رووسیا شەڕەوەی گەرمە هەر ئاوایەکی بجبووی خۆ پڕچەکردنی و هێزە سیخوڕیە تایبەت خۆ بزانێت ناف ئاوێت توێدا و دەوروبەرێت توێ و ئەو وڵاتێت دوژمنێت توێنە چ بێت هەر ئاوایەکی بدێ تشتێکی بکارئینێت بەژۆرێ دیارە پەنایان بردبووە بەر دولفین ئەوە جاری یەکەمیش نیە ئەوە جاری دووەم یەکەم جار لە نەروێژ ئەم جارەیان لە سوید بووە. بارزان دەڵێ کاری سیخوڕی هێندە پێشکەوتووە گەیشتوتە ئەو ئاستەی دولفینیش تیایدا بەکاربێنی ئەو دولفینە هەر باشە خودانی نەکوشتی ئەوی ماسیگری زانیە شتێکی زۆر ئەنتیکەیە. رووسیا هێشتا شەڕی ئوکرانیای تاوا نەکردووە دەیەوێت ئەم جارەیان یەخەی سوید بگرێت. پرزگرێک و ئاڵوزێت نۆڤینەوەنە و وڵاتن ئەوڕۆپی گشتی هەیە و حتا گەل سویدیژی تایبەتیژی ژوبی هەوڵدانات ناڤچوونە ناتوێدا تایبەتیژی ئەو پرزگرێک و ئاڵوزیە حتا هۆشداریش دابینێت. بجان زانم کادل ئوکرانیا بەرەف سویدێ چت و لێدانێک ژوبی وێ هەبەتیان ژینە هەستە کەریم دانیشە کەریم ئەو قسەیە زۆر بڵاو بووە زۆر ئەم جارە کەریم دانەنیشت لە ڕیال مەدرید مەبەستم هەستە دەڕوا ڕەنگە وەکی تێتە بەحەسکردن بەرەو کوێ بەرەو ئیتیحادیە عەرەبستانی سعودیای دیاریش نییە. ڕۆناڵدو لە سعودیایە و باز دەکرێت مێسی بێتە سعودیا ئەوەتە بنزیماش ماڵ ئاوی دەکا یعنی دومەهەی ئاخفتنەوە فەرمی ئەو بیە و تا ئەو قسانەی کە ماوەیەکی زۆرە باز دەکرێت کەریم بنزیما دوای 14 ساڵ ماڵ ئەوەی لە ڕیال مەدرید ستێرۆ فڕەنسی زۆر کە متابعی وەرزش دەکەم بەڕاستی بەڵام کە من ئەوانەی کەریم بنزیما و کریستیانۆ ڕۆناڵدۆ و مێسی نەناسم مەبەست. ڕیال مەدرید 2 ساڵ تویتەری نویسیە ڕاستەوە هاتیە گوتن هەستە کەریم دانیشە کەرم دانیشتنی نەما هەستان و ڕۆیشتنی دەست پێ کرد. کەریم بنزیما دوای 14 ساڵ و بەدەستهێنانی 25 ناسناو 2020 باشترین یاریزان تا پاسێژی دەستخۆی خست یانەکەمان بەجێ دەڵێت حەقوا لێرە ئیمۆجیەکی گریانیان داناوە چکە ڕەنگە ڕیال مەدریدیش پێخۆش نەبی ستێرەکە بۆشەش دەستدا. ڕۆژی سێشەمەش لە ڕێ ڕسمێکی تایبەتدا ماڵ ئەوەی لایەنەکەمان دەکات بای کەریم بنزیما و هێشتۆی بچیک بی وەختی ڕیال مەدرید وانە بێ ڕەه و سمبێل و بچیک نکە ڕۆ و سمبێل گەل لە دەنگ بەداوینی چێ ڕیال مەدرید هیچ زەرەر ناکات چونکە کەریم بنزیما پیاوی یاریە گەورەکان نەبوو دیارە ڕق کەریم بنزیما لە یاری بەرامبەر مانسیتی تەنیا وینەر بوو بەشکەم بڕیاری خۆی نەبی ئەوانەی ڕیالی نایسا ڕەنگە زۆر تۆڕە بن لەو کابرا فەرێق دەڵێ سوپاس بۆ کەریم بوو ئەو خزمەتەی بە ڕیال و هەندرانی ڕیال کرد چەندین جار لە کاتە سەختەکاندا فریاد ڕەسی ڕیال بووە هەرگیز هاتریکەکەیم بیر ناچێتەوە لە ناو کامپن و بەرامبەر بارسا گرنگ بەرامبەر بارسای هاتریک کرد یعنی لە هەمووی گەورەترە گەرچی بە ڕۆیشتنی کەریم دڵتەنگین بەڵام ڕیال مەدرید پێویستی بە نوێبوونەوەیە ئەمەش ڕاستیە ئەوە ئەلند وا دەڵێ ئەبژیت بێژێت وەکە هاندەرێکی بارسەلونا دڵتەنگ بووم کەریم بنزیما لە ئێمە چوو نەک لە ڕیال مەدرید ئەوەش پێدەچیسی خوڕ بوو بە بڕوای من حاجی کەریم باشترین یاریزانی مێژووی ڕیال مەدرید و باشترین یاریزانی ژمارە 9 مێژووی تۆپی پێەیە عیبە ئەگەر هاندەرانی ڕیال وەفایان بوو کەریم دەبێت کەریم چوو فەرمی هین چت بێژن دێچتە ئەتیحادە سعودیان نە گەڕێکە کریستیانۆ ڕۆناڵدۆ گرت یان ژینە و مێسیژی دەچتە نەس یانی هیلال یان ژینە ئەگەر وابی هەمویان ئیتر سعودیا کوێیان دەکاتەوە بە پارە ڕەنگە هەموو شتێک بکرێت یاریە تۆپەپێ ئەم دیر کەڤین رووسیا بتایبەتیژی جدا ئەش هەمی وڵاتە بتایبەتیژی گۆڕینە ڕەگەزی نێر بۆ مێ بوو نێر هەر لە یەکەمیشەوە زۆر جار ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا دژاتیە خۆش بووی هەفت ڕەگەز خوازە ji بۆی گۆڕینە ڕەگەزی دەربڕیە لێ ئەم جاریان تونتر لە جارانی پێشتر جیاوازیش لە زۆربەی وڵاتان بەجۆرە پیاسا گۆڕینە ڕەگەزی دێ قەدەغە بکرد نییە شتی ئەتو نێری بیاب نێر بیاب کوڕ خودێت وەسەدەوێت تو نێر بی بۆت نییە خۆت بگۆڕی مێ کچی لە دایک بووی کچی هەتا مردنیش دەبی کچ بی
بەیاسا لە ناو رووسایەتن ئەمە ئەم شتە قەدەغە دەکێت هەر کەسەک وەکو خۆی پەرلەمانی رووسیا خەریکین تاوتوی پرۆژە یاسایەک دەکەین لە ڕێگایە دەمانەوێت بە هەموو شێوەیەک گۆڕینی ڕێگاز قەدەغە بکەین ئەتنەڤە سوشال میدیا دەنگ بەدە تایبەتیژی وڵاتین ئەوروپای هەل دەستپێکی تایبەتیژی دەرچوونە بڕیاری تووسەک و کار سەرتی دەکردن دژاتی خۆیان دەردەبڕن بڵێن ئەوە تا رووسیا دژی هەموو شتێکە بە تایبەت یاسا دەردەکات بۆەوەی دژی هەر کەسێک بکات کە حتا ئەگەر بیاوێ ڕای خۆشی بگۆڕی کۆسات حوسێن دەڵێ کارێکی باشە بەڵام بە ئەوانە نەگرێتەوە لە بنەڕەتدا بە زگماتی کێشەی هۆرمۆن و جەستەیان هەیە جارێ ئەویان باس نەکردووە لە پەرلەمان یعنی حوسە کیری نەچوینەتەوە بابەتیدا ڕەوا دەڵێ ئەگەر لە پوتن بگەڕێن و تەمەنی درێژ بێت لە کۆتایی تەمەنی شیرازەی خێزانی ڕووسی تۆزێک ڕێک دەخاتەوە چونکە زۆر کار لەسەر ئەم لایەنە دەکات هین چ بێژن بۆ وڵاتین ئەوروپا تایبەتی و خەڵکی ئەوروپا جین یاساین هوڵسا بێژن ئەوروپا هێدی بێنە دەرەخستن یانیش دەڵێ کاکە بە یاسا هەر کەسێک دەوێ خۆی بگۆڕی با بگۆڕی پارشی دەدەینێ ڕەنگە من پێم وایە ئەمە گشتگیرکردنی هەڵەیە چونکە ئەم بابەتە زۆر ڕەهەندی هەیە کەسانی تایبەتمەند دەبێت بڕیاری لێ بدەن ناوەک پەرلەمان کەسی تایبەتمەند ئەوان لە پەرلەمانیاندانە غێر لژنەی تایبەتیان دەبێت خۆ لە خۆیەوە کەسێک هەرناستی شتێکی وا بکات چکە یاساکە گەلەکەوە مۆزنە و کارێکی گەلێکی مەزنجی پێ دەوێت ئیتر ئەوێت ئەبرو پێوات دوێن ڕەگەزی خۆ بگۆڕن ڕەنگە جیهێوانە ڕووسی نەبێت بخۆ بچنە وڵاتێکی ئەوروپای وێرە بڕیاری بدەن ڕەگەزی خۆیان بگۆڕن ئەvە ئەکسرا ئەبروکە بی سبایشی سعات 6:30 دەین خزمەتەوەی هەر شەو بژین